دەمەوێت بزانم جەنابەت لە چی دەترسیوە بۆ دەترسی؟ وڵای ئەو من نازانم بڵێم چی، بەڵام لەو شتانە ناترسێمە من، ینی هەتا ئێستا شتی وام نییە بووە، ینی نەترسایمە. ناوەڵڵا تاقیت کردیتەوە بۆ نمونە لە بەرزایی نەترساوی؟ ناوەڵڵا ناترسێم نەخێ کە توێ بەرزایش نەترساوی؟ نەخێ نەترسایمە. باشە. کەسانێک هەن هەمیشە ترسیان هەیە و لە ترس لەگەڵیانە بە درێژایی ژیانیان هەمیشە بیر لە ترس دەکەنەوە. ئایا ئەو ترسە وا ناکات کە بۆ نمونە کەسەکە لەو شتانەی کە دەیەوێت ئەو ترسانە هەندێک شخص هە لە منداڵی و ینی ئەو ترسێ لێ دروزبووی بەڵێ جاری وایە داکو با مەسەن لە بیدایەتی دەڵێ ترسێنن دەرێ ئەو شتە لەوەی ئەو ئاگرەوە ینی شێرەکە دێبن و بەڵێ شێرەکە دێبن و ئەو شتانە هەیە ینی ئەو لە منداڵیەوە ڕەنگە لێ ڕاهاتبی بەڵێ داکو با پەروەردە ینی دەور دەبینی بەڵێ بەڵێ. ئێستا ئەو منداڵی کە جاران بە شێرەکە دایان ترساند گەورە بووە چی بکرێت بۆی ئەو شێرە نەیترسێنێت و چیتر لەو شێرە نەترسێت؟ وڵا وا باشن مەسەن لەو نمونێ حەدیقە حیوانات هەیە بیباتە و جێگایانە لە نزیکەوە بیبینی بەڵێ باشە بەڵێ. تا چەند پێویستە ئینسان لە هەندێک شت بترسێت؟ وڵی بڵێم چ ینی ترس ینی مەسەن هەندە شتێ تایم لێ بترسێ بەڵام وەکو مەسەن لەو نمونە وەکو بڵێم چ ینی توش باسم کرد ینی ئینسان لە ڕابردووی خۆی ینی فکر لە ڕابردووی خۆی بکات. باشە پرسیارێکتر لە جەنابەت دەکەم. ترس ڕەنگە زیانی هەبێ و سوودیشی هەبێ دەکرێت باسی زیان و سوودەکانی ترسم بۆ بکەیت؟ وڵات زیانەکانی زۆرە زۆر ترس هەیە مەسەن دەبات لەوە نەخۆشی مەسەن لەوە نمونە بەڵێ ئێستا زۆربەی سەرەتان زۆربەی ئەگەر دکتۆرەکان وا لێک دەدەنەوە لە ترسی ڕادێ مەسەن کابرا تووشی ترسەشی گەورە دەبی یەک لە هۆکارەکانی دروستبوونی سەرەتان ترسە ئەوە یەک لە هۆکارەکان مەسەن زیانی هەیە بەڵام لەوانەشە سوودیشی هەبی مەسەن لەوە نمونە کە دەرێ ئەو ئاگرە لێ بترسێ لێی نزیک نەکەویەوە یان ئەگەر نەترسی ڕەنگە لێی نزیک بیوە بستوێت. بەڵێ بزەوت ئەو سوودەکەیە. بەڵێ باشە یەک پرسیاری تر جیاوازیەک لە نێوان ئازایەتی و ترسنۆچی ئازایەتی و ترسنۆچی چ جیاوازیەکەیە لە نێوان ئەو دوو شەیە؟ خۆی دیارە ناوەکە ڕادیار ئازایەتی ئینسان بوێ دویتن ینی نەترسێ لە شتان ترسیش باش نییە ینی زۆر دەتشام ترسێ چکاوەی خوابینی هەدەینی